هێزە سیاسیەکانی عێراق ئامادەکاری دەکەن بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی ڕۆژی شەمەی داهاتوو تایبەت بە پرسی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق. ناکۆکی نێوان کورد لە لایەک و شیعەکان لە لایەکی دیکەوە دۆخەکەی ئاڵۆزتر کردووە، بۆیە پێشبینی دەکرێت کۆبوونەوەکان جام نەدرێت، ئەمەش بە هۆی تەواو نەبوونی ڕێژەی یاسایی. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەناو هەماهەنگی لەناو تەحالوفی ئینقازی وەتەن کە ئەوە دەبێتە یعنی بناغەیەک بۆ بەڕێوەبردننی پرۆسی سیاسی بە شێوازێکی دیکە. یعنی ئێمە هەوڵ دەدەین، ئێمە نازانین بەڕاستی چۆن دەبێت، بەڵام بەپێی توانە بەپێی کارکردن بە هەموو توانایەکمان کار دەکەین بۆ ئەوەی بگەینە ئەو مەبەستەی ئێمە کە نیسابی قانونی تەواو بێ، ئەنجا ئەوی تر دەبێتە پرۆسەیەکی دیموکراسی. ئەگەر دەرچوین ئەوە دەبێت خەڵک پیرۆزبایمان لێ بکە، ئەگەر دەریژ نەچوین یەکێکە دەرچوو ئەمە پیرۆزبایان لێ دەکەین. ما زلنا لغاية الآن نعتقد بعدم إمكانية تحقق. پێمان وایە کۆبوونەوەی ڕۆژی شەممە دەربارەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار نیساب تەواو ناکات. بەو پێی دادگای باڵای بەمەرجی گرتووە کە 220 پەرلەمانتار ئامادەی دانیشتنەکە بن. بەو پێی بەشێکی زۆر لایەنەکان لایەنگر و پشتیوانی چوارچەوەی هەماهەنگین و بەرەکەشمان زیاتر لە 130 پەرلەمانتارە، بەرەی بەرامبەر ناتوانێت نیساب تەواو بکات. هیواخوازین هەموو لایەنەکان بگەنە خاڵێکی هاوبەش و کۆتایی بە ناکۆکیەکان بهێنرێت. هاوکات سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق هۆشداری دەدات لە ئەگەری ڕێکنەکەوتنی هێزە سیاسیەکان دۆخی ئەمنی عێراق زیاتر تێک دەچێت. بۆ لایەنە کوردیەکان ئەتوانن لەگەڵ لایەنە شیعی و سونیەکانە ببن بە یەک کوتلەش، ببن بە یەک فراکسیۆنیش، کە ئەمە زۆر ئاسان نییە. ئەی بۆ لەگەڵ خۆیان ناتوانن پێک بێن لەسەر کاندیدێک. ئەم دەشکانەوەی بۆ کورد پێم وایە زەرەری گەورەی بۆ هەرێمی کوردستانە بێ و لە ئایندەشە کورد لە هەرێم باجەکەیەدات. ئەگەر شەمە کۆبوونەوەکە نەکرێ ڕەنگە تاخیریەک ڕووبدا و کۆبوونەوەیەکی تردا بنرێ، هێشتا وادە ماوە. بەڵام دوجار پێم وایە ململانێ لەسەر دەسەڵات لە عێراقا ئێستا لە دۆخێکایە کە وڵاتانی هەرێمیش تەدەخولیان تایە هەیە. ئەگەر نەگەنە ئەنجام عێراق ئەگەڕێتەوە بۆ دۆخێکی خراپ لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی حکومڕانیەوە، دۆخەکە ئاڵۆزە بێ. بڕیار وایە ڕۆژی شەممەی داهاتوو 26 ئازار پەرلەمانی عێراق لە سەرپرسی سەرۆک کۆماری عێراق و سەرۆک وەزیران کۆ ببێتەوە کێ بڕکەی توند لە نێوان کاندیدانی پارتی و یەکێتی هەیە، هەر بۆیە پێ ناچێت بتوانرێ ڕێژەی یاسایی تەواو بکرێت و کۆبوونەوەکان جام بدرێت. پرسی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق ناکۆکی زیاتری لە نێوان هێزە سیاسەکان دروست کردووە، بۆیە ئەگەر بێت و لە شەمەی داهاتوو لە کۆبوونەوەی پەرلەمان ئەو پرسە یەک لای نەکرێتەوە، دۆخی سیاسی عێراق بەرەو ناسەقامگیری زیاتر هەنگاو دەنێت تا ئەو کاتەی هێزە سیاسەکان دەگەن بە ڕێکەوتنی هاوبەش و عێراق لەم چەقبەسووی ئێستا ڕزگار دەکەن. چیانووری کەناڵی پەیام، بەغداد.